باش 6 مانگ هەوڵ و ماندووبوونەکانی کەمپینی بە قەزابوونی ناحی خورماڵ دوجار وەزارەتی ناوخۆ بە فەرمانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو بڕیاریدا ڕێکارەکانی بە قەزابوونی ناحیەکە دەست پێ بکرێت. پارێزگاری هەڵەبجێژ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە خورماڵ بڕیارەکەی ڕاگەیاند. سپاس بۆ خوا یەکێ لە ئاواتە دیێرینەکانمان کە بە قەزابوونی ئەم شارەیاتە دی. سپاس بۆ وزارەتی ناوخۆ کە ئەمڕۆ تەلەفۆنیان کرد لە ئەمڕۆ ڕێکاری یاسایی بۆ بە زووترین کات بەرجەستەبوونی ئەو قەزایە کارەکەن. هیوادارین لە ئایندەیەکی نزیکدا کە لە گردی گۆ داخلی جادەی خورماڵ بەرەو هەورامانە بین لە جیاتی ناحی خورماڵ بنووسێ قەزای خورماڵ. سەرپەرشتیاری کەمپینی بە قەزابوونی خورماڵ دەڵێت لە دوای بڕاری بە قەزابوونی ناحیەکەیانەوە لەلایەن حکوومەتەوە کەمپینەکەیان هەڵدەوەشێنە و لیژنێک دروست دەکەن بۆ بە دواداچوونی کارەکانی قەزای خورماڵ لە داهاتوودا. چالاکێکی مەدەنی خورماڵیش دەڵێت پاش بە قەزابوونی شارۆچکەکەیان لە گشت سێکتەرەکان خزمەت گوزاریان پێویستە. دەستان خۆش بە یاخوا پیرۆز بێ لە خەڵکی خورماڵ. ومێ دەکەن ئینشەڵا بە قەزابوونی خورماڵ دەرگایە بکاتەوە بە خێر و بەرەکەت بۆ خەڵکی شارەکە بۆ بێتە سەرچاوی بژێوی ژیان. خورماڵ شارێکە چاوەڕێی لەوەی لێ دەکرێت هەم ژیانی تیابێت و هەم ئەدەب و ئەخلاق و نیشتیمان پەروەردشی تایە. ومێ دەکەم لە هەتا ئێستا کارەکە ئێمە تا ئێستا بووە ئەمە وەکو ڕاگەیانێک ڕای دەگەێنم کەمپینی ئێمە بۆ بە قەزابوونی خورماڵ بوو. الحەمدوللا خورماڵ بووە قەزا. لەم لە حەزە بە دواویتر کەمپینەکەی ئەمە دەواسێ و دەکرێت کەمپینێک دروستکرێت بۆ بەداشون بۆ بەکارەکان. بڕیاری بە قەزاکردنی خورماڵ پێگەی ئیداری ناوچەکە زۆر بەهێز دەکات لە هەموو ڕوویەکەوە. بۆیە هیوادارین ئستحداسی بەڕێوەبەراتیەکان بۆ قەزای خورماڵ بکرێت و لەو ڕێگەیەوە ئەتوانین ناوچەکە پەرەی زیاتری پێ بدرێت بەڕێوەبەراتی گشتی ئەکرێتەوە لێرە و هەلی کاری زیاتر بۆ خەڵکی ناوچەکە دەستەبەرە بێت. ناحی خورماڵ خاوەنی مێژوویەکی دوور و درێژە و 176 ساڵ لەمەوبەر قەزا بووە. دواتر کراوەتەوە بە ناحیە ناوچەیەکی گرنگی گەشت و گوزارە و بەپێی ئامارە نافەرمیەکان دانیشتوانەکەی زیاتر لە 25,000 کەس دەبێت. بڕیارەکە بووەتە جێگەی دڵخۆشی چین و توێژەکانی ناوچەکە و دەڵێن هیوادارن تەنیا بڕیار نەبێت و بە کرداراوەڕی پێویست و دەستی ئاوەدانی بۆ قەزای خورماڵ درێژ بکرێت. لە ئێستادا ڕێکارەکانی بوون بە قەزای ناحی خورماڵ لەلایەن حکوومەتی کاربەڕێکەر یەرێمی کوردستانەوە دەستی پێکردووە. هاوڵاتیانی ناوچەکەش دەڵێن پێویستە تەنیا بڕیارەکە مرێکەبی سەر کاغەز نەبێت و ئاوەڕ لە گشت سێکتەرەکانی ناوچەکە بدرێتەوە. سامە فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحی خورماڵ.